نەخۆشخانەی ئاسا بۆ چاودێری ورد و پارێزبەندی پزیشکی تەواو بووە. ئەم نەخۆشخانەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 کۆرۆنایە. دەستگای تەندروستی پێشمەرگە بە هاوکاری خێرخوازان تەواوی کردووە. بۆ پڕکردنەوەی کەلوپەلی ناو نەخۆشخانەکە خێرخوازان بەردەوامن لە هاوکاری. ئەم بۆ کۆمپانیای ئاڵا دابینکردنی ئاوی خواردنەوە ئاوی سلێمانی ئەمڕۆ هەستاین بە دابینکردنی 200 ئاوی خواردنەوە بۆ نەخۆشخانەی ئاسا بۆ ئەو بەڕێزانەی کە خوا نەخواستاش کە بەڕێزێک پێویستی کەوتە ئێرە هاو کارمەند بەڕێزانی کە خۆبەخشانەیە دڵ سۆزانە هاتوونەتە ئێرە و دایانەوەی خزمەت بکەن وەکە هەمیشە ئێمە هەر کاتێک هەر شوێنە پێویستی بە ئەو بێ کە ئاوی سلێمانی خزمەتی کە ئێمە هەمیشە خزمەتکاری ئەو جێگایانە بووین کە پێویستیان پێمان بێ. نزیکی 150 کارتۆن کلێنسی پاپیا دابینکراوە بۆ خەستەخانەی ئاسا بۆ نەخۆشیە گوازراوەکان و هیوادانی سوودی بە بۆیان و دەرچووی زانکۆیە لە بەشی کارگەڕی هاتووە لە نەخۆشخانەی ئاسا خۆبەخشانە کار بکات. من دەرچووی کارگێڕیم خەڵکی شاری سلێمانیم زانکۆم تاو کردووە دەمەوێت لێرە وەکو خۆبەخش کار بکەم هیچ کەسێک پێی نەوتم تەنها خۆم وەکو هەستکردنێکی بە بەرپرسایەتێکی مرۆڤایەتی بۆ شارەکەم و بۆ هەرێمەکەم. 65 تاخت لەم نەخۆشخانەیە بوونی هەیە. ئامادەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. نەخۆشخانەی ئاسا تەواو بوو. خۆشبەختانە تا ئێستا چۆڵە و کە پشتیوان بە خوار بە چۆڵی دەمێنێتەوە. هەموو ئەم کەسانی کە لێرە ناویان هاتووە هاوکار بوون لە تەواوکردنی ئەم نەخۆشخانەیە. ئێستا نەخۆشخانەی ئاسا چۆڵە، بەڵام پێویستی بە هاوکاری دیکەیش هەیە بۆەوەی سەرمایەداران و دەوڵەمەندانی ئەم شارە و کوردستان هەمووان دەست لە ناو دەست ڕوبەڕووی کۆرۆنا ببینەوە و کۆرۆنا لە هەرێمی کوردستان بە دوور بخەین. ئاوەڕا لەگەلی کوردستان سلێمانی.